باش لەوانەیە بەشێکی زۆر خەڵک برێ کاکام و کەس پێویستی بە پارەیە هەر کورتە باڵا نییە گەنجی شەیە دەرفەتی کاری نییە کاری دەست ناکەوێ خاوە خێزانە نازان بەڵام کاکە پرسیاری هەرە گرنگ دەزانن چەند کورتە باڵا هەیە لە نێو هەرێمی کوردستان ئەگەر بە پەنجەی دەست بژمێردرێ هەموو ئامارەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بهێنێنە دەرەوە چەند هەیە لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە 150,000 دیناری بدە 1500 کورتە باڵە تێپەڕ ناکە باشە مانگانە 150,000 دینار وەردەگرن بەشێکیان دەیانەوێت زەواج بکەن ژیان دروست بکەن بمانەوێ نەمانەوێت دەرفەتی کار لە کەرتی تایبەت لە کەرتی حکومی وەکو خەڵکی وەکو ئێمە نییە باشە ئەی چی بکرێ بۆچی دەبێت موچەکان بەم شێو ئەگە موچەکان تۆزێک بەرز بێتەوە چ دەقەومێ موچەی باڵەکان ئەوانەی موچەی باڵا وەردەگرن 6 ملیۆن 7 ملیۆن کەمێک لەوانە کەم کەینەوە بیدەینە ئەو فەقیرانە باشتر نییە با بزانین وڵامەکە چی دەبێت شێخ محەممەد گەزنەی بەڕێوەبەری تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی هەولێر میوانمە بەڕێز شێخ محەممەد بەخێر بێت بۆ زەردەشت بەڕاستی ئەوەی زەردەشت ینی ئازاری داوە کوڕێکە ناتوانێت خوێندن تەواو بکەن خێزانەکەی کەم دەرامەتە ناتوانێت ڕەوشی تەندروستی چارەسەر بکە ئێوە ناونیشانتان تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی چتان بۆ زەردەشت کردووە لە داهاتوو چی بۆ دەکەن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان بەڕاستی ئەو خانەوادەی زەردەشت کە باسی ئەم حاڵەتیان کە بینیمان لە کەناڵەکەی جەنابتان خۆی لە بەپێی یاسا هەم بە تەنسیق لەگەڵ وەزارەتی کار و وەزارەتی پەروەردە ئێستا لە هەر بەڕێوەبەرە لە هەر قوتابخانەیەک دەبێ تەربیە خاصە هەبێ بەڵام ئێمە تەشجیعی ئەوە ناکەین کەوا ئەم کاک زەردەشت بڕوا لە تەربیە خاصە بخوێنێ بۆ ینی کە دڵێن تەشجیعی ئەوە ناکەین ئێمە نامانەوێ تەربیە خاصەیەک مامۆستایەکی جیا لە بۆ ئەم کەیسەدا بندرێت لە بۆ کاک زەردەشت دابدرێت لە بەرەوەی کاک زەردەشت هیچی لە من کەمتر نییە هیچی لە خەڵکێکی ئاسایی جەنابەت کەمتر نییە بگرە لەوانەیە لە زۆربەی حاڵەتەکان لەوانە لە ئێمە بە کەفاءەتر بن بە نمونە ئێستا وەکو خۆت بینیت لەوانە لە زۆربەی بەڕێوەبەراتیەکانی وەزارەتی کار بەلایانی کەم کورتە باڵا هەیە بڵێ وەکو موظف سیستەمی لە 105 جێبەجێ بڵێ پێشتر لە وەزارەتی کار جێبەجێ کراوە لە زۆربەی بەڕێوەبەراتیەکان تقریبا ئێستا وەکو بەڕێوەبەراتی خۆم لەوانە نزیکەی دوو کەم ئەندامی تێدایە لای بەڕێوەبەراتی گشتی هەروە لە وەزارەت تێدایە لە سنتەرەکانی کاوانەی پەیوەندیان بەخۆیانەیە تێیاندایە وەکو ئەما کە دەڵێن ڕێژی 105 دروستیشی خراپە ینی نەشتەرگەریەک وەکو باوکی دەڵێ نەشتەرگەریەکی بچووک وا دەکات باڵای زەردەشت کە تەمەنی 14 ساڵە تا 4 ساڵی تر پێم وایە دەتوانێت تەمەنی بەرز بێ نەخۆشخانەی تایبەت بەوان هەیە یان خێرخوازی لایەنێکی پەیوەندیدار بڵێ وەکو ئەوەی کە گوێم لێبوو لە باوکی زەردەشت کە دەڵێ ئەمە لە هند لە وڵاتی هند چارەسەری هەیە بەڕاستی ئێمە ناتوانم بڵێم ئێمە دەتوانین داعم بکەین بەڵام ئەگەر هاتوو لە شاری هەولێر لە یەک لە مستەشفیەکان یاخود یەک لە دکتۆرەکان بتوانن ئەم نەشتەرگەریە بکەن بێگومان ئێمە دکتۆری زۆر باشمان هەیە بۆ هەموو کورتە باڵایەک ئەو حالەتە بێیان بەس بۆ زەردەشت هەر کاتێک کە هەر هاوڵاتیەکی خاوەن پێویستی تایبەت کە سەردانی ئێمەی کرد بێ ئێمە لە ڕێگەی چجا خێرخواز بێ چ لە ڕێگای مستەشفا حکومیەکان بێ چ لە ڕێگای مستەشفا تایبەتەکان بێ ئێمە قسەمان لەگەڵ کردوون و زۆربەی زۆری حاڵەتەکان کە قسەمان لەگەڵ کردوون وەڵامدانەوەیان باش بووە بۆ کەیسەکان و بە نمونە ئێستا بەدەیان دکتۆرمان هەیە کە خاوەن پێویستی تایبەتی دەچێتە لای خۆبەخشانە کار دەکە پارەی عیادەی لێ وەرناگرێت لەوانەیە زۆر جاری شوێ بە من نامەوێت جارێ بە ناوی دکتۆرەکان بێمەڵاگەنە هەندێک دکتۆرمان هەیە کەوا دەچێتە لای هەتا پارەی ئەوە کەش لە حسابی خۆی دەدا ئەو عیلاجێکی ئەوان گلەیی بەشی زۆریانەوە بوو دەیانگوت موچەکەمان وەک پێویست نییە ینی بەڕاستیش 150,000 دینار من لەگەڵ ئەوە نیم ینی کۆمەڵگە هەموو ببیت بە فەرمانبەر و موچە خۆر و خەڵک لە ماڵێ دابنیشی موچە وەگرێت تەمە لەگەڵ ئەو سیستەمە نیمە مەبدەئیەن ینی بە هەموو شێوێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوان ینی تا ڕادێک پێویستیان بە هاوکاری هەیە 150,000 خەڵکێکی زۆر موچەی باڵای وەرگرتووە بە نایاسایی ئێستاش دەوانەیە بەشەیان بەردەوام بێ بۆچی ئێوە پرۆژێکی بۆوان ژیانیان باشتر ببێ ئێمە لە چەندین شوێنی ترجێمە باسمان کردووە ینی هۆکاری ئەوەی کە نەتوانراوە موچەی خاوەن پێراویستە تایبەتەکان زیاد بکرێت سەبەبی ڕئیسی بڕینی بودجەی هەرێمی کوردستان بوو لە ساڵی 2014 تاوەکو ئێستا ئەگەر نایمە بەدەیان جار
هەم بەڕێز وەزیری کار وەزیرەکانی پێشووتریش وەزیری ئێستا بەڕێز چێستانخان چەندین جار لە چەندین کۆمبوونەوە چەندین جار کەوا داوا کراوە کەوا موچەی خاوەنپێداوی تایبەتی زیاد بکرێ بەڵام خۆمان دەزانین وەزعی حکوومەت لە قەیرانە چیەکە ینی بە زۆر هەتا چەند موچە خۆری کورتە باڵامان هەیە بتەوەقعی من لە هەموو هەرێمی کوردستان حدودی 1500 لەوانە کەم هەولێر 550 دەبێت 550 باشە سەبارەت بە نیشتە جێبوون دروستکردنی خێزان یعنی ئەمە گرفتی گەورەی ئەوانە هەرچەندە پرۆژە هەیە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کرێنشینان بۆ کەم دەرامەتان شوقە دروست دەبێت بۆچی بیر لەوە ناکەنەوە ئەوانەی کورتە باڵا و خاوەن پێداویستی تایبەتن لەم پرۆژانە مستەفید بن ئەکید ئەوانەی کە خاوەن پێداویست تایبەتن لە پرۆژەکان نیشتە جێبوون بۆ خەڵکی هێژار و کەم دەرامەت پشتی شێریان بەردەکەوێت لەبەرەوەی ئێمە لە زۆربەی ئەو ڕووپێویانی کە خەڵکی هەژار و کەم دەرامەت دەکەین بێگومان ئێمە تەرکیز لەسەر کەسانی خاوەن پێداویست تایبەت دەکەین و هەر کاتێکیش هەر خاوەن پێداویست تایبەتێک هات بێتە لای ئێمە بۆ پێدانی پشتگیری و هەر بەڕێوەبەرایەتێکی حکوومەت لە هەولێر و بێگومان لە سلێمانی و لە دهۆکیش هەمان ئیش دەکەن لە قەزایەکانی دەخبڵن لە محافەزەکانی تریش ئەو ئیشانە دەکرێت ئێمە هەموو کاتێک نووسراوی پشتگیریمان بۆ کردن و یعنی ئەمە پشتگیریان پشتگیری کار لەوانەیە خێزان هەبێ کورتە باڵا بێ دەرفەتی کاری نەبێ لە کەرتی تایبەت یان حکومی دەرفەتەوەی بۆیان بدۆستنەوە یان نە ئەکید ئێمە بەڕێوەبەراتێکمان هەیە بەناوی بەڕێوەبەراتی کار لە هەولێر هەر کاتێک هەر کەسێک بچێت ئەم بەڕێوەبەراتیە ناوی خۆی تۆمار بکات و دڵنیام ئەم بەڕێوەبەراتیە کاری جدی لەسەر ئەوان دەکەن ئەوان لە پێش خەڵکی دیکەدادنێ بۆ دۆزینەوەی کار و هەر کاتێکیش ئەوان داوای نووسراو لە ئێمە بکەن ئێمە بە تاکید نووسراوە بۆ هەر کۆمپانیایەک بێت یاخود بۆ کەرتی تایبەت یاخود کەرتی گشتی بێ نووسراویان بۆ دەکەنەوە پێی بڕیاری وەزارەتیش دەبێت لە 105 هەر تاعیناتێک هەر دامەزرانەکە بێت لە 105 بۆ کەم ئەندام بێت ئەوە پاڵپشتی تاویان دەکەن بەڕێ شێخ محەممەد گەزنەوی بەڕێوەبەری تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی هەولێر زۆر سپاس دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا سپاس.